بۆ یەکەم جار بەشێک لە ناوچەکانی هەرێم لە وەرزی گەرمادا لە وڵاتانی ئەوروپا فێنکترن. ئێستا بەشی گەرما تەنها بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی باشووری ئاسیا و کیشوەری ئەفریقیان نابڕێت. ئەوە تا ئەوروپاش کە لە ڕابردوودا بە کیشوەری سەوزی فێنکی ناسراو بوو بەدەست کێشەی گەرماوە دەناڵێنێت. پلەی گەرما لە ئەوروپا بە تایبەت لە باشوور و ڕۆژئاوای کیشوەرەکە سیەکانی تێپەڕاندووە. ئێستا لە 40 پلەی سیلیزیەوە ملی بەرەو ژوور ناوە و ئەمەش هۆکاری سەرەکیە بۆ گڕگرتنی دارەسانەکان و بەردەوامی ئاگرەکان بۆ ماوەیەکی زۆر درێژتر لە جاران. گەرماکەی ئەوروپا جگە لە بەرزکردنەوەی ڕێژەی ئاگری دارەسانەکان بووەتە هۆی ڕاگواستنی هەزاران کەس و ژیان لە دەستدانی سەدانی دیکە. ئەمە جگەلەوەی بووەتە هۆی پیسبوونی ژینگە و بڵاوبوونەوەی گازی گەرمکەر بۆ ناو هەوا و زیان بەخش بۆ جەستەی مرۆڤ. سەنتەری توێژینەوەی هاوبەشیەکێتی ئەوروپا هۆشداریدا لەوەی کە بەشێکی زۆری خاکی ئەوروپا ڕوبەڕووی مەترسی وشکە ساڵی بووەتەوە. با پێڕاپۆرتی مانگی تەموزی سەنتەرەکە کە بەریتانیاشی تێکردووە 144 خاکی ئەوروپا لە ئاستی هۆشداری و لا سەدانووی لە ئاستی ئاگاداری لە ژێرمەترسی وشکبووندان. لە ئەوروپا ئیتالیا زۆرترین کاریگەری گەرمایی لە ڕادەبەتەری لەسرە و زۆرترین وشکە ساڵی لە حەوزی ڕووباری پۆ لە باکووری وڵاتەکە دەبیندرێت. لە ئیسپانیا ڕێژەی یەدەگی ئاوبەڕێژەی لە 31 کەمترە لە تێکڕای 10 ساڵی ڕابردوو. لە پورتوگالیش ئەو ئاوەی بەکاردێنرێت بۆ بەرهەمهێنانی وزەی هایدرۆ ئەلێکتریک لە تێکڕای 7 ساڵی ڕابردوودا بەڕێژەی لە 150 کەمی کردووە. هاوکات بەرزی پلەکانی گەرما لە فەڕەنسا و ڕۆمانیا و ئیسپانیا و پورتوگال و ئیتالیا کاریگەری نەرێنی لەسەر بەرهەمە کشتوکاڵیەکان دروست کردووە. لە کاتێکدا پێشبینی نەرێنی لەبارەی کەش و هەوا دەکرێت بۆ مانگەکانی داهاتوو، ئەو دۆخەی دروست بووە سەرچاوەکانی دابینکردنی ئاو دەخاتە مەترسیەوە. یەکێک لە هاوکارە سەرەکیەکانی گۆڕانی کەشوهەوا و بەرزبوونەوەی پلەکانی گەرمای گۆی زەوی پیشەسازی و پێشکەوتنە زانستی و سەربازیەکانی وڵاتانی زلهێزە، بەڵام زیان و کارەساتەکەی بۆ تەواوی مرۆڤایەتیە. ئەگەر لە ڕابردوودا تەنها وڵاتانی هێژارنشین و جیهانی سێم زیانمەندی تاقیکاریە ئابووری و سەربازی و پیشەسازیەکانی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و رووسیا و چین و زلێزەکانی دیکە بووبن، ئەوە ئێستا خودیە وڵاتانەش کەوتونەتە بەڕەحمەتی گەڕەی گەرما و گڕی ئاگری دارەستانەکان، ئەو ئاگرەی کە هەر خۆیان هۆکاری تەشەنە سەندنین.